خۆشەویستانم سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکمان. خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقیبەت خێرکە، هەموو لایەکمان بە ژیانێک بژێنێ کە ڕەزامەندی خوای پەروەردگاری تیا بەدەستبێنین و بەهەشتی نەبڕاوەی تیا بەدەستبێنین ئینشاءالله. ئیمڕۆ لە خزمەتان باسی وەرزی بەهار دەکەین و فەسڵی بەهار و بزانین چ سوودێکی بۆ ئێمە هەیە، ئێمە چۆن لە وەرزی بەهار بڕوانین و ئایا هەتا ئێستا بەو شێوازە تێمان ڕوانی و بەو شێوازە هەستمان کردووە کە وەرزەکانی ساڵ خوێندنەوەمان بۆ کردووە چ سوودێکی و چ ئاماژەیەکی بۆ ئێمە ئینسان تێدایە و چی لێ وەردەگیرێت. دوای وردبوونەوە و تێفکرین و تێڕوانین لە کتێبی خوای پەروەردگار کە قورئانە، دەیان بەڵگە و ئایەت و نیشانەمان هەیە لەسەر بوونی خوای پەروەردگار و لەسەر وەحدانەتی خوا. بەڵام کاتێک کە ورتر دەبینەوە لە کتێبی منظوری خوا، لە کتێبی بینراوی خوا، لە کتێب کە کەون کتێبێکی ترە لە کتێبەکانی خوا، هەزارەها و ملیۆنەها و بلیۆنەها نیشانە و ئایەت و بەڵگەمان لەسەر وەحدانەتی خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا بۆ دروست دەبێت و بڵاوبوونەوەی ئەم هەموو جۆرە مەخلوقاتە و زیندووبوونەوەی بەڵگە و نیشانەی خوایەتی خوامان زیاتر پیشان دەدا. بۆ ئیمانداران ئیمانەکەیان یەقینی زیاتر دەبێت و بۆ کەسێکیش کە ئیمانەکەی تەواو نەبێت یان ئیمانەکەی وەک پێویست نەبێت، دەبێتە هۆی بەهێزی ئیمان، دەبێتە هۆی ئەوەی کە ئینسان ئیمانی پێبێنێت و هەروەها دڵ ئارامی و ئۆقژن بەسەر دڵی ئیماندارانە دێت. ئەم تێڕوانی وربوونەوەش واجبە لەسەر شانی هەموو موسڵمانێک، دەبێ بڕوانێ وەکو چۆن لە باسی قورئانە باسمان کرد، دەبێ بڕوانێ بۆ قورئان و ور بێتەوە لێی، بیخوێنێتەوە لێی ور بێتەوە. کەونیش وایە کاتێک کە چوینە دەرەوە دەبێ لەو کەونە ور بینەوە. هەروەکو خوای پەروەردگار لە سوورەتی قاف دەفەرمێ ئەفەلەم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج. نابینن و ناڕوانن بۆ ئاسمان چۆن ئاسمانمان حەو تەبەقەی ئاسمانمان لەسەر یەک بنیادناوە و چۆن دروستمان کردووە و چۆن ڕازانومانەتەوە بە ئەستێرە و هەسارەکان و بە خۆر و مانگ ئاسمانمان ڕازاندووەتەوە. وما لها من فروج، لەگەڵ ئەوەشدا کەلێن و بۆشاییەک نابینیتەوە کە جێ خۆی نەبێت و لە ئاسمان بڵێ دەبایە ئەم ئەستێرەی لێ وایە ئەوە لێ وایە. مەجالی ڕەخنەگرتن نەماوەتەوە بۆ پسپۆڕانی گەردون ناسی. والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج. زەویشمان ڕاخستووە بە پانتاویەکی زۆر و هەروەها لەناو زەویدا شاخ و کێوەکانیشمان جێگیر کردووە بۆ بەستنەوەی زەوی و بۆ ئەو ئەرک و فەرمانانەی کە پێی دراوە. وأنبتنا فيها من كل زوج بهيج، اینجا لە هەموو گژ و گیایەک بەجووت زەویمان ڕازاندۆتەوە، زەویمان جوان کردووە، بەرگی زەویمان جوان کردووە بۆتان لە هەموو ئەو گوڵ و گوڵزار و دار و درەخت و ئەوانەی کە تیاماندا دروست کردووە. تەبسیرەتە وەذیکرا لكل عەبد منیب. ئەمانە مایە ئەوەن کە ئینسان بینایی بۆ دروست بێ، پێشچاوی ڕوون بێ، بەڵگەی بەدەستەوە بێ بۆ کێ؟ لكل عەبد منیب. ئەمانە بەبیرهێنانەوە و بەبیرمان دێنەوە بۆ کەسێک کە خاوەنی هۆش و شعور و بیرکردنەوە بێ کە دەگەڕێتەوە زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و خوای وەبیر دێتەوە. واتە هەر کاتێ دەڕوانێت بۆ هەر شتێک یەکسەر ڕجوع ئەکات و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و دەزانێ خالقی ئەم بوونەوەرە خوای پەروەردگارە. ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد. لآسمان وآويكي باكو خاوين وبركتدار مباركة أو آويك دبارد كدا دباركات باران دبارد بركتي لقل دايبوي بيغمري خوا عليه الصلاة والسلام لكاتي باران ايمة چتري بو هالددين بلان بيغمري خوا عليه الصلاة والسلام دسو بر بارانكو دستي بسرا دينا ودقو اللهم صيبنا النافعة. خوايا ام باران بكيت باراني بركت بوي بركت للسري بدا وموكاني بدا ببيتشوانو چتر بو رحمة خوا هالدين ويان نجيب وقصر دكين يان جعف جمع دكين. فأنبتنا به جنات وحب الحصيد. اینجا بەهۆی ئەم بارانی بەرەکەتەوە کۆمەڵێ باخ و باخات و جوانیتان بۆ دەڕازێنینەوە لەگەڵ ئەو هەموو دانەوێڵەی کە دوایی بەرهەم دێتەوە. حەسید واتە دروێنەی دەکەن لەگەڵ ئەو گەنم و جۆ و دیسک و نۆک و هەموو ئەوانەی کە دوایی دروێنەی دەکەن بە ئەنجامی چی دەبێ؟ باران دەبێ.
مانگێ پێش ئێستا هەمومان هاوارمان بۆ هەر دەستمان بەرزە خوایە باران بارێنی بەڵام سوپاس بۆ خوا ئێستاکانە دەبینین ئەو ڕەحمەتەی بۆ باراندین ئەو گژوگیایی بۆ جوان کردین گەردوونی بۆ جوان کردین زەوی بۆ ڕێک خستین و شۆخ و شەنگی کرد بەڵام بەداخەوە هەندێکمان لە باتی سوپاسی خوای پەروەردگاری بکەین ئەچین ژینگەکەی لێ پیسەکەین ئەوەی خوا جوانی کردووە ئەوەی خوا چاکی کردووە ئێمە تێکی دەدەین بەداخەوە تعبیرە لە شخصیەتی ئەو ئینسانە و لە عەقلیەت و بیرکردنەوەی ئەو ئینسانە بەداخەوە خوا هیدایەتی ئێمە وانش بدات والنخل باسقات لها طلع نضيد اینجا دارخورماکانمان وا لێ کردووە بە ئاسماندا چوونەواتە باڵایان بەرز بوونەتەوە و هەروەها بۆڵی دارخورماکانمان چڕ و پڕ کردووە هێشووی دارخورماکان و هێشو خوورماکان بەناو یەکدا چوونە ڕیزقا للعیباد ئەم هەمووەی کە کردومانە ئەم هەموو ئیشەی کە کردومانە بۆچی ڕیزقا للعیباد بۆ بەندەکانمان کردووە بۆی بێتە بژێوی ژیانیان و سەرچاوەی ژیانیان بێ و ئەحیەینا به بەلدەتە مەیتە اینجا ئەو شوێنانەی کە مردوون و زەوی وشکەڵانن ئێمە بەهۆی ئەم بارانەوە زیندومان کردەوە وەکەذەلیکە الخروج و بە هەمان شێوەی ئەمەی کە باسمان کرد لە زەوی و ئاسمانە ڕوودەدا وەکەذەلیکە الخروج ئێوەش بە هەمان شێوە زیندوو دەکەینەوە هەمان ئەم تعبیرەی کە خوای پەروەردگار باسی گەردوونی کرد و باسی بەهاری کرد و باسی سەوزی و جیای کرد دەیەوێت پێمان بڵێ ئەی عەبدەکانم ئەی بەندەکانم کە ئێوە وەفات دەکەن دەمرن دوایی وەکو چۆن ئەو زەویە مردووەم زیندوو کردو ئێوەش ئەوها زیندوو دەکەمەوە بیرکەنەوە فکرکەنەوە من و تۆش وەکو دانەوێڵەیەشین و بە ڕەحمی خوای پەروەردگار لە زیندوو دەکرینەوە کەواتە خۆشەویستانم ئەوەی کە من دەمەوێ لێرەوە چەند شتێک وەردەگیرێ بە سێ تەوەرەی کورد باسی دەکەم یەکیان ئەوەیە فەسڵەکانی ساڵ وەرزەکانی ساڵ چی بە من دەڵێن خۆشەویستانم وەرزەکانی ساڵ تەعبیرە لە ژیانی من و تۆ وەرزی زستان و وەرزی هاوین تعبیرن لە جەهەنم چونکە جەهەنم لە دوو بەش پێکاتەوە بەشی گەرمی و بەشی ساردی هەیە هاوینەکەمان تعبیرە لە گەرمای جەهەنممان بیردێتەوە ئێمە وەتانی لە گەرمایەکی سادەی دنیا ئیدارە ناکەین ئەی گەرمای جەهەنم چۆن ئیدارە دەکەین زستانەکەی سەرمای زەمهەریرمان بیردێنێتەوە ئەی چۆن لە سەرمای زستان ئیدارە ناکەی چۆن لە سەرمای جەهەنمە لەو بەشە ساردەکەی چۆن ئیدارە دەکەی اینجا وەرزی پاییز و وەرزی بەهار وەرزی پاییز و بەهار دەمێنێتەوە ئەم وەرزە چیمان پێ دەڵێ وەرزی بەهار کە وەرزێکی جوان و ڕازاوە و شۆخ و شەنگیە وەرزێکە بە تەواوی مەعنا سەرنجی هەمومانی ڕاکێشاوە وەرزێکە بە هەموو گوڵ و گوڵزار ڕازێنراوەتەوە بە هەموو جۆرە میوەهاتێک بەرهەم دێت بە هەموو جۆرە گیاندارێک زیندوو دەبنەوە لە دوای سووڕی متبوون لە وەرزی زستاندا ئەمەش پێمان دەڵێ ئەم ژیانە خۆشەی دنیا ئەم جوانیەی کە هەموو سەرنجتانی ڕاکێشاوە بەشێکتانەوەتان نوێژی جومعەکەتان واز لێهێناوە بۆی ڕۆیشتونە بۆ دەرەوە ئەم ژیانی دنیای و پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵاتو وسەلام ئەم هەموو جوانیە قیمەت و سەنگی باڵە مێشولەیەکی نییە اینجا سیر کە ئەم جوانیەی کە خوای پەروەردگار لەم بەهارەیە بۆ ئێمەی داناوە ئەمە دنیاکەی کە قیمەت و سەنگی باڵە مێشولەیەکی نییە ئەوها خۆش بێ ئەی دەبێ بە ئەو بەهەشتەی کە دایناوە بۆ عەبدەکانی چەندێ خۆش بێ ئەی دەبێ ئەو بەهەشتەی کە پێغەمبەری خوا فەرمێ ما لا عەین ڕەأت چاو شتی وا خۆشی نەبینیوە ولا ئوذن سەمیعەت جۆ شتی وا خۆشی نەبیستووە ولا خەطر عەلا قەلبی بەشەر بەسەر دڵی هیچ کەسێکە خۆشی وا نەهاتووە بە خەیاڵیش بیرتان لەو خۆشیە نەکردوێتەوە کە لە جانم ئوعیدەت لعیبادی بۆ بەندەکانم داناوە تخوا خۆشەویستان عەیب نییە بۆ ژیانی دنیایەکی کاتی ئێمەوە ئەو قیامەتە خۆشە لە دەست بدەین ئەو بەهەشتە ڕازێنراوەی کە بۆ عیبادەتەکان عەبدەکانی خوا دانراوە لە دەستی بەڕێزان بەهار پێمان دەڵێ نمونەیەک لە جوانی بەهەشتمان پیشان دەدا لەگەڵ ئەوەی کە معنایەکی تری ئەوەیە ئەو ئەرزەی دوێنێ ویشکەڵان بوو دوێنێ ئەگەر من و تۆ مانگی دا هەرچەند ئاومان بڕشتایە و بەتەنکەر ئاومان بڕشتایە ئەو زەویە هیچ سەوز نابێ بۆ بەڵام هەر ئەوەنە بارانێک باری سەیرەکەی ئەو تۆمانە دەڕوێن ئەوە چمان پێ دەڵێ دەبێ بیرکەینەوە لە نهێنیەکەیە لە نێوان ئەو دەنکۆڵە توانە لەگەڵ ئەو دەنکۆڵە بارانە نهێنیەکەیە ئەو بەرەکەتەکە ئەوەیە بە بەرەکەتی خوا من و تۆ هەرچەند ئاو بڕێژین سوودی نییە
ئەوانەی کە دەغڵودانەکانیان ئاوادەن بزانەوە کۆی گەڵە هەورێ بارانێکی لەبارێ بارانێکی کەمی لێ دەبارە زۆر لەوەی من و تۆ چاکترە کە ئاوی دەدەن بۆ خواوەکەی من و تۆ زیاترە بەزاوەکەی من و تۆ بەرەکەتی تیان نییە خوای پەروەردگار بەرەکەتیە نهێنیەک لە نێوان تۆوەکان و لە نێوان دڵۆپی باراندا هەیە ئەو نهێنیە چییە من و تۆ هەستی پێ ناکەین کۆدێکە و سڕێکە و نهێنیەکە بەس خوای پەروەردگار دەزانێ بەمدەن کە تۆوەی وتووە ئەم بارانەی لێدا ئەم دڵۆپە هاتە خوارەکە ئەرزەکەی شێدار کرد تۆ دەڕوێی بەس بە من و تۆ ناڕوێ ئەوە قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگارمان پیشانەدا ئەی ئینسان تۆ هەرچیەک بیت هەر بێ دەسەڵاتی ئەو پەڕی هێز و دەسەڵاتت هەر بێ هەر لاوازی لە خۆتبایی نەبی ئاگادار بین و ئەم هەموو جوانی کە زەوی ڕازنداوە خوای پەروەردگار لە سوورەتی حەزدا دەفەرمووی وەتەڕە الأەرض هامیدەتەن کاتێک کە زەوی وشکەڵانە کاتێک کە زەوی وشکە هیچ ناڕوێ فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت وأنبتت من كل زوج بهيج بەڵام کاتێک کە ئێمە بارانی بۆ دەبارێنین ئەم زەویە دەکەوێتە جوڵا ئەم زەویە دەکەوێتەوە هۆش ئەم زەویە ڕوتوبەت پێیا دەکا ئەم زەویە زیندوو دەبێتەوە لە ئەنجام بە فەئەنبەتت لە ئەنجامدا دەڕوێن دانەوێڵەکان دەڕوێن بەڵام چی من کولی زەوج بەهیج بەس بەدوان بە زەوج ژیان جوان دەکەن و زەوی خۆش دەکەن بەتەنها نابێ کەواتە ئاگامان لە وشەی زەوج بێ کە دواتر باسی دەکەم خۆشەویستانم ئەم بۆرزی بەهارە ئێستا چیمان پێ دەڵێ دەروونێکی ئاسوودەمان پێ دەبەخشێ جوانیەکمان پێ دەبەخشێ کە سەرنجی چاوەکانمان کە سوودێ بۆ چاوەکانمان شتێکمان پێ دەبەخشێ کە پێمان دەڵێت ئاگاد لێبێ ئەو گوڵەی ئیمڕۆ ڕواوە سەرنجی تۆ ڕادەکێشێ سبەینی ئەو گوڵە دەبێتەوە پوش و هەڵدەوەرێ تۆش دەبیتەوە خۆڵ و دەچیتەوە ژێرگەڵ ئاگاد لێبێ وریا بە شەیتان هەڵت نەخەڵەتێنێ و نەفس هەڵت نەخەڵەتێنێ و جوانیەکانی دنیا بەڵێ جوانن بەڵام کاتین تەنها بۆ ئیسیفادە و سوودی ئێمە دروستمان کردوون لە تەوەرەی دووەماندا خۆشەویستانم ئەم گوڵانە ئەگەر زەوی یەک جۆر گوڵ بڕوایە ئایا ئەوەندە سەرنجی من و تۆی ڕادەکێشە نەخێر بەڵکو جوانی و زەوی و بەهار لە چیدایە بە جوانی گوڵەکانێوێتی بە جۆرا و جۆری گوڵەکانێوێتی جۆرەها گوڵمان بۆ ڕواندون جۆرەها دار و دڕمان بۆ ڕواندون جۆرەها زیندەوەر کە پێشتر چوو بوونە سووڕی متبوونەوە ئێستا زیندوو بوونەتەوە ئەو کانیانەی کە وشک بوون ئێستا ژیاونەتەوە ئەمانە بە هەر هەمویان جوانیان بۆ دروست کردوین بۆیە من کولی زەوجین بەهیج بە تەنها هیچت پێ ناکرێ ئەی ئینسان هەمومان بەیەکەوە جوانین هەر یەکە فکرەیەکمان هەیە هەر یەکە بیر و بۆچوونێکمان هەیە هەر یەکە تەبیعەتێکمان هەیە بەڵام دوجار هەمومان پێکەوە جوانین کەس ناتوانێت بە تەنها بژێ ئەی ئینسان ئەم بەهارە نمونەیەکە لە ژیانی تۆ دەبێ یەکتر تەواو بکەین بە یەکترەوە جوانین هەر فکرەیەکمان هەبێت دەبێت یەکتر قبول بکەین چونکە ژیان بریتیە لە جیاوازی بە جیاوازیەکانی شۆ ژیان جوان دەبێ بە مەرجێ یەکتر قبول بکەین بە مەرجێ پێکەوە ژیانمان هەبێ بە مەرجێ تەبایی و برایەتی و خۆشەویستی لە نێوانماندا هەبێ ئەم جوانیەی گەردوون و ئەم جوانیەی پێکەوە ژیانی ئینسان خوای پەروەردگار ئاماژەی پێدا لە سوورەتی ڕۆم ئایەتی 22 دەفەرمێ ومن ئایاته یەکێکی تر لە نیشانەکانی دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار بریتیە خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم یەکێ لە نیشانەکانی ئاەتەکانی خوای پەروەردگار دروستکردنی ئاسمان و زەوی و هەروەها واختلاف ألسنتكم جیاوازی زمانتان جیاوازی لەهجەتان جیاوازی قسەکردنتان ئەمە نیشانە و قودرەتی خوای پەروەردگارە و هەروەها جیاوازی ڕەنگتان هەمومان لەو گڵە دروست بووینە بەڵام هەر یەکە یەک سوورە و یەک سپیە و یەک گەنم ڕەنگە و هەر یەکە ڕەنگ و تەبیعەتێکین خوای پەروەردگارە من نیشانە و قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگارە ئەتوانێ لە یەک شت دەیان و هەزارەهان و ملیۆنان شت دروستکە وەکو دروستی کردوین
كواتا قدرته دا صلاتي خواهي پروردگار فرمي إن في ذلك لآيات للعالمين براستي ألمدا بلقو نشانيكي زور هي بو كساني زانا و دانا بو كساني عاقل مند و هوشمند بلقي زوري تيايا تواري كوتاي من خوش بيستانم عبرت چيا لم ورزي سالانا وري دقرين بريتيا لويكا پێمان دەڵێ ئاگاتان لە ڕۆژی زیندووبوونەوە بێ چۆن ئەو گژوگیایە زیندوو بووە من و تۆش زیندوو دەبینەوە وە خاڵێکی تر پێمان دەڵێ دنیا بە هەموو خۆشیەکانەوە سەنگی باڵە مێشولەیەکی نییە خۆشی قیامەتت بیر نەچێتەوە ئەگەر ئافرەتێک سرنجی ڕاکێشاوی سرنجی حۆریەکانت بیر نەچێتەوە ئەگەر گوڵ و جوانەکان سرنجی ڕاکێشاوی جوانەکانی و گوڵە جوانەکانی بەهەشت بیر نەچێتەوە ئەگەر تەیر و تور و نەغمەی بولبول و کەوێک ئاگار لە کەوەکان و نەغمەکانی بەهەشت بێ کە خۆشترە لێرە بیرت نەچێت تۆ ئاهلی بەهەشتی لە دەستی مەدە ئەو ڤێلانەی لە بەهەشت بۆ دانراوە حازر کراوە لێرە بەی دۆڕێنە ئاگات لێبێ دنیا پێت نەدۆڕێنێ خاڵێکی تر سووڕی متبوونمان بیردێنێتەوە من و تۆ بەدڵنیاییە وەکو ئەو هەموو بوونەوەرەی پێش چەند مانگێک چوو بوونە سووڕی متبوونەوە من و تۆش دەچینە ژێر گڵەوە و لە سووڕی متبووندا لە ناو گۆڕدا هیچ مەجاریتیان نییە ئەچینە سووڕی متبوونەوە و کەسیش باسمان ناکە ئەگەر ئێشێ بە ڕەحمی خۆی فاتیحایەک و دوعایەکمان بۆ بخوێنێ خاڵێکی تر خۆشەویستانم ئەمە پێمان دەڵێ بەهار بەرگی خۆی نوێ کردەوە زەوی بەرگی خۆی نوێ کردەوە من و تۆش با ئیمانمان نوێکەینەوە با ئیمانەکەمان نۆژەنکەینەوە با بە ئیمانماندا بچینەوە هەروەکو پێغەمبەری خوا فەرمێ جەدیدوا ئیمانەکم ئیمانەکەتان نوێکەنەوە و ئیمانەکەتان نۆژەنکەنەوە قیل یا رسول الله صلی الله عليه وسلم كيف نجدد إيماننا أي پێغەمبەری خوا چۆن ئیمانەکەمان نوێکەینەوە قال أكثروا من قول لا إله إلا الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی زۆر بڵێن لا إله إلا الله مسند إمام أحمد إسناده حسن ئیسنادەکەی حەسەن و ئیمامی ئەحمەد جێڕاوێتەوە زۆر بڵێن لا إله إلا الله بەڵام خۆشەویستان کەم لا إله إلا الله ئەو لا إله إلا اللهەی کە هەموو مەعنا گرینگەکان لە خۆ دەگرێ ئەو لا إله إلا اللهەی کە پێم دەڵێت جگە لە خوا هیچ پەرستراوێکی تر نییە من عەبدی هیچ کەسێکی تر نیم عەبدی رب العالمینم بەرنامەی هیچ کەسێکی ترم قبول نییە جگە لە بەرنامەی خوا شوێنی هیچ کەسێکی تر ناکەوم جگە لەو کەسێکی خوا خۆشی دەوێت بۆی دیاریکم کە محەممەد المستەفایە شوێنی کەوم شوێنی هیچ کەسێکی تر ناکەوم لا إله إلا الله پێم دەڵێ من دەبێت تەنها بۆ خوا بم هی خوام بۆ خوام و بۆ لای ئەویش دەگەڕێمەوە هیچ قودرەت و دەسەڵاتێک نییە بەسەر ئیمانەکەمان زاڵ بێ هەر کەسێ ئەم ئیمانەی هەبێت مزگەنی لێ بێ و لا إله إلا الله دەیگرێتەوە و هەروەها بە ذکری خوا بە جۆرەکانی ذکری خوا ئیمانەکەمان نوێکەینەوە بە تیلاوەتی قورئان ئەو قورئانەی لە ڕەمەزانە لە دەستمان بوو ئەی کوا ئێستا هێرە قورئانە نەبوو ئەو خوایە لە ڕەمەزانە ئەو خوایە ئێستا هەر یەک خوایە بەڕێزان ئەو قورئانەت بۆ پشتگوێ خست لە ڕەمەزانە دەتکردەوە و سەیرت دەکرد ئەی ئێستا بۆ خۆشەویستانم ئاگاتان لێبێ قورئان شکاتمان لێ دەکات بە پێچەوانەوە ئەگەر هاوڕێبی شەفاعەتت بۆ دەکات و تەوبەیەکی نەسوح دائما تەوبەمان لەبیر بێ بکەڕێنەوە بەلای خوای پەروەردگار والعمل الصالح کردەوەی چاکت لەبیر بێ چونکە مردوەکان ئێستا یەک ئاواتیان هەیە خوایە بمجێڕەوە بەس یەک کردەوەی چاک بکە بەس بمجێڕەوە یەک کردەوەی چاک ئاواتی یەک کردەوەی چاکە بەس ئەو ناگەڕێتەوە بەزەوە تا لە بەررسی من و توێ ئێستا من کەم تەرخەمی دەکەین خۆشەویستانم بەهار چیترمان پێ دەڵێ ئێمە دەبێ بە جوانی بڕوانینە بەهار لە بەهارەوە فێری چی بین گەشببینی بین هەمیشە بۆ ژیان گەشببین بە هەمیشە وەکو ئەو دارەوە بە کە خێرا چڵۆ دەکا گڵا دەکا بۆ ئەوی بەرهەمی هەبێت وەکو ئەو تەیر و تورە خێرا جوزگە دەکا و بەچکە دەکا و هێلکە دەکا تاکوونەوەیەک بەرهەم بێنێ من و تۆ نابێ ڕەشبین بین ئەم ژیانەی من و تۆ بە گەشببینیەوە دەبێ بیگورزەرێنین دەبێ بە ئومێدەوە ژیان بەڕێ بکەین کەسی بێ ئومێد ڕەحمی خوا نایگرێتەوە ئاگادار بین ئاخر شت کە پێتان بڵێم شعری شاعیری لەبیری کوڕی ڕەبیعە زۆر جوانە فەرمێ فەیا عەجەبە كيف يعصي إله أم كيف يجدد الجاحد أم كيف يجحد جاحد في كل شيء له آية تدل على أنه واحد
ولله في كل تحريكة وتسكينة أبدا شاهد. ئەم شاعیرە بەڕێزەمان دەفەرمێت سەیرم پێدێت خەڵکی سەرپێچی خوایەک دەکەن پەرستراوێک دەکەن یا ئەوەتانی ئینکاری بوونی خوا دەکەن عەجیبە بەلامەوە زۆر سەیرم پێدێ ئەو خەڵکانە من بۆ هەر شتێک دەڕوانم وەفی کولی شەیئین لەه ئایە بۆ هەر شتێک دەڕوانم بۆ گەڵادارێک بۆ گوڵێک بۆ هەر شتێک دەڕوانم بەڵگە و نیشانەیەکە لەسەر ئەوەی کە خوا تاکو تەنهایە عەجیبم پێدێ خوای پەروەردگار هەرچی دەجوڵێت هەرچی وەستاوە هەمووی بەڵگەن لەسەر شایەدی ئەدەن لەسەر خوایەتی خوا. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المؤمنين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.